مەرگە ساتێکی زۆر گەورە بوو بۆ هەمومان، یعنی کەسێکی ڕۆشنبیر و کەسێکی ئاینپەروەر و کەسێکی لێهاتوو کەسێکی کۆمەڵایەت و لە هەموو جینێک خۆشی دەویست، لە هەموو تەمەنە خۆشی دەویست. لۆ هەر کاتێک تەلەفۆن بۆ کردبایە ئامادە بوو، لە کاتی هەر دقەیەک بتگوت پێ ئامادە بە ئامادە باشی بوو، لە ئامادە باشی بوو بەسەر و ماڵ و هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتکردنی مسلمانان و برادران و خزمان و نەخۆشان و بێدەرامەتان. بە ناوی تاوای خوشکان و برایان لە کۆمیسیۆنی هەڵبژان و ڕاپرسی پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵەی کۆچکرد و برای عزیز و خۆشەویستمان کاکێرش ڕادەگەێنین. داواکار لەخوای گەورە کە جێگی بەهەش بێ، بەڕاستی کاکێرش نمونەیەکی جوان و بەرز و بە ئەخلاق بوو لە کۆمیسیۆن و جێگەیەکی گەوری بۆ بەجێهێشتین و داواکار لەخوای گەورە سەبووری کەسوکاری بداوە پاداشیان دەێت بە باشترین شێوە پلەی شەهادەت بە قسمەت کاکێرش بکە. بەڕاستی کاکێرش کەلێنێکی گەورە بۆ ئێمە لە کۆمیسیۆن، ئەماوەی کە بێکەوە بووین ئەخلاقێکی جوان، کەسایەتێکی بەرز، نمونەی ڕەوشبەرزی و نمونەی پابەندبوون بەداوام و بە ئیش و کارەکانی خۆی بوو.